ئەمڕۆ 25 ڕەمەزانی 1430 بەرامبەر بە 4 نوێی 2010 بە پشتیوانی خوای پەروەردگار لەگەڵ ساتێکی تری ساتێیادا ئەبین ساتی ژمارە 22 ئەمجارە چینە خزمەتی کۆمەڵێک لە خانمانی پەری ئاسا لە سەحابەی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام لە ئافرەتانی ئیمانداری تابعین و تابعی تابعین و ئەوانەی پێشەنگی پیاوانن پێش ئەوەی پێشەنگی ژنان بن لە کۆمەڵە لەمانەی کە مامۆستای پیاوان بوون و دەیانی وەکو محەممەدی کوڕی سیرین لە بەردەستیانە پەروەردە بوو ئەچینە خزمەتی بەڕێزانێکی وەکو حەفسەی کچی سیرین و نەفیسەی کچی حەسەن کە مامۆستای ئیمامی شافعی ڕەحمەتی خوای ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێچێک لە شەهادەکانی کە وەریگرتووە لە لای نەفیسە وەریگرتو ئەچینە لای سولەیم خاتونی بەڕێزی لای پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام و یاوەری سەربەرزی ئەم ئیسلامە ئەم بەڕێزەی کە شانازی بەوەوە کرد کە مارەیەکەی ئیسلامەتی بوو سولەیم مەشهورە بە سولەیم مەشهورە بە ڕومەیسا ئەمە سولەیمی کچی ملحانە لە بەنی النەجارە خاڵوانی پێغەمبەر صلی الله عليه وسلم براکەشی حرامی کوڕی ملحانە ئەو شەهیدەی بئر و مەعونەیە کە وەختێک ڕمەکەیان کردە پشتیا و بە غەدر کوشتیان لە سنگیەوە هاتە دەرێ فەرمووی فزت وەڕەب الکەعبە بەخوای خاوەنی کەعبە سەرکەوتنم بەدەست هێنا و سەرفراز بوو بە مردنەکەی فەرموو سەربەرزی کە بەو شێوەیە غەدریان لێ کرد و کوشتیان ئەمەی کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام هەموو جارە ڕێزی لە سولەیمە گرتووەی فەرموو حەزەکەم بچمە ماڵی ئەویش دانیشم چکە براکەی لەگەڵ منا بووە کە شەهید بووە سولەیمی بەڕێز ئەمە ئافرەتە بەڕێزە لە سەردەمانی جاهیلیەتە شووی کردبوو بە کابرایەک ناوی مالیکی کوڕی نەزر بوو کە ئیسلامەتی هات و سولەیم مسڵمان بوو پیاوەکەی مسڵمان نەبوو سولەیم زۆری لەگەڵا هەوڵدا هەرچەند ئەم لە ئیمانی دڵنیا ئەبۆ و باسی بۆ ئەکرد ئەو زیاتر ڕووی لە شەیتانە کرد و ڕێبازی جاهیلی بەرنەدا هەتاوای لە هادیتر مەدینە سەر تاپا بوو بە ئەهلی ئیسلام سیستمی ئیسلامی بەسەرا کێشرا و سیستمی ئیسلامی باڵی عەدالەتی بەسەر هەموو خەڵکەکەیە کێشا و ئاڕاستەی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام هەموو کەسێکی گرتەوە ئیلا ئەو کەسە نەبێ کە خۆی گوێ لە کەڕ کردبوو لەبەرەوە مالیکی کوڕی نەضر تەحەمولی نەما و ڕۆیشت بەرەو شام و لەوێ مرد وەختە خەبەرەکە گەیشتەوە بە سولەیم زۆری خەفەت پێ خوارد یەکەم وەکو وەفای مێردایەتی دووهەم وەکو ئەوەی کە مسڵمان نەبوو چونکە پێکەوە ژیانێکی باشیان بردبووە سەر ئەوجا فەرمووی شوو ناکەمەوە هەتاکو ئەنەس گەورە ئەبێ ئەمە دایکی ئەنەسە هەر بەو شێوەیە مایەوە هەتاوەکو ئەو کاتەی کە ئەنەس گەورە بوو دوای پیاوێکی بەڕێزی مسڵمان ئەبوو تەلحە خواستی ئەبوو تەلحە پیاوێکی مسڵمان و جوامێر و خاوەن شەهامەت بوو ناوداری قەومەکەی بوو ماوەیەکی زۆر ئەیویست کە ئەم ئافرەتە بەڕێزە بخوازێ بەڵام ئەشیزانی کەوا شوو ناکە ئاخری جارێک بڕیاریدا کە خەڵکێک بنێرێتە داخوازی خۆشی جارێک دواندی وەختێک بە سولەیمی ود سولەیم پێی ودوتی وەڵڵاهی ئەبوو تەلحە پیاوێکی وەکو تۆ ڕەت ناکرێتەوە قسەی ناشکێنرێ بەڵام من مسڵمانم و تۆ هێشتا لەسەر کوفری ئەگەر ئیسلامەتیەکەت قبوڵ کرد شوت پێک باش ماوەیەک ئەبوو تەلحە مسڵمان بوو و سولەیمی خواست و ئەوی شووی پێکرد سولەیم
یەکێکە لەو ئیماندارە بەڕێزانەی کە چاوی لێبوو پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام تەشریفی هێناوە بۆ مەدینە، عالەم هەمووی مەشغوڵی استیقبالی ئەون، پۆل پۆل خەڵکی مەدینە ئەڕۆنە خزمەتی و قەبیلەکان بەیعەتی ئەدەنێ. ئەمیش سەیری کرد چی هەیە کە بیکا بە خەڵاتێک و بۆ پێغەمبەری نازداری بێنێ، چ پلە و مەنزیلەیەکی دەستکەوێ ئافرەتێکیوە. ڕۆیشتە خزمەت پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام و دەستی مناڵێکی بچکۆلەی خۆی گرتبووتی ئەی پێغەمبەری خوا، هذا ئەنەس یەخدمک، ئەمە ئەنەسە هێناومە ببێ بە خزمەتکاری جەنابت. پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام وەری گرت و دەستی بەسەری ئەنەسا هێنا، فەرمووی ئەی پێغەمبەری خوا دوعای بۆ بکە. پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی خوایە سەرۆت و سامانیشی زیاد کەی و زوڕیەتێکی زۆریشی پێ ببەخشی. ئەنەس ئەفەرمێ لە تەمەنی خۆمە سەرا لە 100 کوڕیشم زیاتر بوو، یعنی هەر لە تەمەنی خۆیان 100 کوڕ و نەوە و نەوەزادەکانی خۆی هەموو بینی بوو بە فەزلی ئەو دوعای پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام. ئەمە ئەو ئەنەسەیە کە خزمەتی پێغەمبەری کرد عەلەیهی سەڵات وەسەلام و ئەفەرمێت دەدانە ساڵ خزمەتی پێغەمبەرم کرد عەلەیهی سەڵات وەسەلام، جارێک لێم تووڕە نەبوو، جارێکیش نەیفەرموو ئەم ئیشت بۆچی کرد کە نە ئەبوو بکرێ، یا ئەم ئیشت بۆچی نەکرد کە ئەبوایە بکرێ. قەت پەروەردەی واتان دیوە لە هیچ کەسێکا بیستوتانە، هیچ کەسێ بتوانێت لە ساڵێکا بە مناڵی خۆی پاوان نەڵێ چجا ئەوەی بە خزمەتکارێکی. ئەوە پەروەردەی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوجا ئەمە شخصیەتی سولەیمە، ئەم ئافرەتە عاقڵە، ئەم ئافرەتە دیندارە، ئەم ئافرەتەی کە لەسەر دیندارێتیەکەی مێردی یەکەمی وازی لێنە، ئەم ئافرەتە دیندارەی کەمارەیەکەی ئیماندارێتی ئەبوو تەلحە بوو وەکو مێردی دووەم کە هاتە لای. ئەم ئافرەتە عاقڵەی کە ئەم کوڕەی هێنایە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ببێ بەو پیاوەی کە ئەوە ئەنەسی کوڕی مالیکە کە ئەو دینەی ئاوا لێوە ڕیوایەت کراوەت. ئەمە ئەم سولەیمەیە کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام وەکو لە ڕیوایەتی موسلیمەیە فەرمێ ئەهاتە ماڵمان و دائەنیشت. پێغەمبەر صلی الله علیه وسلم جگە لە ماڵەکانی خۆی بۆ هەندێکی زۆر بە دەگمەن ئەچوە ماڵەکانی تر و ڕابکشێ لەوێ ئیسراحەتکە. لە ڕیوایەتی موسلیمەیە ئەنەسە جێڕێت و ڕزای خوای لێ بێ فەرمێ دەخەلە عەلەینا النەبی صلی الله علیه وسلم، پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام هات بۆ ماڵمان و خەوت ئارەقی کردبەوە. دایکم ئارەقەکەی دەموچاوی پێغەمبەری صلی الله علیه وسلم بە شتێک وردە وردە هەڵ ئەگرتەوە و ئەی کردە شتێکی بچووکەوە، قاپێکی بچووکەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خەبەری بۆەوە فەرمووی چیەکەی سولەیم؟ فەرمووی ئەی پێغەمبەری خوا بۆنی ئارەقەکەی تۆ خۆشە و تێکەڵ بە بۆنی تریەکەم. ئەبە و شێوەیە وەکو تەبەڕوکێکیش هەڵی کرد. دیارە ئەم تەبەڕوکە وەکو عەقیدەی ئەهلی سونەت و جەماعەت فەرموویانە لە سەردەمانی زیندوێتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام جائز بووە، لە دوای خۆی جائز نییە یەکێک عەمامەکەی پێغەمبەر بگرێ عەلەیهی سەڵات وەسەلام، یا موویەکی یا شمشێرێکی شتێکی بگرێ و بۆ تەبەڕوک بیهێنێتە دەرەوە بۆ باران بارین، بیهێنێتە دەرەوە بۆ کێکی تر. طبعاً ئەوە جائز نییە بەتاکید. ئەم ئافرەتە بەڕێزە وای لێ هاتبوو لە زمانی عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێ بێ، عومەری کوڕی خەتاب کردبووی بە محتەسب. دیارە محتەسب لە سەردەمانی یەکەمی ئیسلامەتیە دەرەجەی ئیجتیهادی هەبوو، ئەبوایە زۆر شارەزای شەرعەکە بێ. محتەسب یعنی ئەو کەسەی کە مراقبەی بازاڕەکە، مراقبەی نرخی شتەکە، مراقبەی ئەخلاقی خەڵکەکە، مراقبەی شەڕ و ململانەی خەڵکیەکە، ناکۆچی خەڵکی دەست بەجێ حەلەکە بۆی نەگاتە لای قازی. ئەم ئافرەتە بەڕێزە خۆی گەیشت بوو ئەو سەردەمەی، گەیشت بوو ئەو لووتکە و ئاستەی هیچی وەکو عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێ بێ ئەوەندە سیقەی پێ بکە، دای بنێ لەو جێگایە ئەو مەسئولیەتەی بداتێ. پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام ئەی فەرموو بە سولەیم، ئەی فەرموو ئەی سولەیم، وەڵڵاهی لە بەهەشتە
گوێم لە چرپەی پێکانت بووە کە ڕۆیشتووی یعنی ئەهلی بەهەشتە وخوا بەو شێوەیە پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام مژدەیدایە کە ئوم سولەیم ئەهلی بەهەشتە ئەو ڕێزە گەورەش کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا لێ ئەناوە چووە ماڵی لەبەرەوە بوو کە ئەیفەرموو ئینی ئەرحەموها قوتیل ئەخوها معی من سۆز و بەزەیم بەرامبەری هەیە چونکە براکەی لەگەڵ من کوژراوە براکەی لەگەڵ منە ڕۆیشتووە و دائیمە پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام دوعای بۆ کرد و ئەوانەش کە دوعای بۆ کردن پێنج ئافرەت بوون هەر پێنجیان یەک لە یەک مەشهوورتر و یەک لە یەک بەهێزتر و یەک لە یەک چاکتر دەرچوو یەکێ لەوانە ئوم سولەیمە کە لەو ئیمتیحانانەی ژیانی خۆیان هەمووی دەرچوو ئەو ئیماندارێتیە بەهێزە ئەم ئافرەتە مسڵمانە